ئازیزان دیارە تۆری یەکەمی بەرنامەکەمان وە کاماژەمان پێکرد قسەکردنە لەسەرەوەی کە بێهیوایی خەڵک لە پێناو چیدا. ئەمڕۆکە بێهیوایی زۆرجار سەر دەکێشێ بۆ چەندین گرفتی دەرونی و نەخۆشی بەتایبەتی. لەسەرم بابەتەش میوانداری زۆر بەڕێز دکتۆر دانیال سعدی دکتۆرا لە نەخۆشی دەرونیەکانمان کردووە کاکتۆر یەخەوە بەخێر بێت. زۆر سپاس. دکتۆر بالەوە دەست پێ بکەین دەنگ و باسی دەرونی خەڵک ئەوەندەی کەیەوە زیاتر مامەڵە لەگەڵەوانەیە دەکەن کە گرفتی ڕوبەڕووی گرفتی دەرونی دەبنەوە. ئێمە بەم شێوەیە جواب بینەوە یەکەم کە ئەڵین دەروون دووهەم کە ئەڵین خەڵک ئەو دەروونە چییە ئەو خەڵکە کێن ئەگەر خەڵک مەبەستمان بە خەڵکی خۆمان بێت ئەمڕۆ بە شێوەیەکی گشتیە توانین بڵین خەڵک نەکرد لە کوردستانە نەکرد لە شەرقی ئەوسەتانە لە هەموو عالەمە نەوعێک گۆڕانکاری بەسەرا هاتووە کە بە توولی تاریخ لەوەتی کە بەشەریەت لەسەر زەویە زیندەگی ئەکات و ژیانەکات ئەم گۆڕانکاریە بەسەر نەهاتووە. گۆڕانکاریە سەرەکیەکە من ئەگەڕێنمەوە بۆ دووشت اینجا لەژێر ئەو دوو تاشتی تریش هەیە لەسەر شێوازی ژیان و شێوازی ژیانکردن و شێوازی مامەڵەکردنی کەسەکان لەگەڵ یەکتریا و شێوازی مامەڵەکردنی کەسەکان لەگەڵ چواردەوری خۆیانە و شێوازی کاریگەری چواردەور لەسەر کەسەکان و ئەوانە ئەڵبەتە کۆمەڵەشتی ترن بەس نەبوونی قەناعەت وە چاوچنۆکی کەسەکان گەشتوتە ڕادەیەک ئەتوانم بڵێم ڕادەیەکی ترسناک کە لە هیچ تاریخێکا بەم شێوێنەوە هەبووە ئینسان لەوەتی هەیە خەریکی چاوچنۆکی و تەماعی زۆرە بەڵام ئەمەی کە ئێستا ئەیکا بە شێوەیەکی لەوانەیە بە شێوەیەکی مۆدێرنە و بە شێوەیەکی لەوانەیە بڵێم عاقڵانە هەر بریتە لە چاوچنۆکی و بریتە لە کەمی قەناعەت ئەمە وەکو خەڵک وەکو دەرونیش مەبەستمان لە دەرونی خەڵک چییە مەبەستمان لە دەرون چییە دەرون بریتە لە ئەو وێنانەی کە لە مێشکی ئینسانەکانە کۆ ئەبێتەوە ئەو هەستانەی کە ئینسانەکان هەیەە بەرامبەر بە خۆیان و بە چواردەوری خۆیان بە خەڵکی ترە و بە داروبەردیشەوە و ئەو بیرکردنەوانەی کە کەسەکان هەیەە و ئەو هەڵس و کەوتەی کە کەسەکان هەیەە ئەم چوار شتەیە بۆ وەڵامانەوەی پرسیارەکە دەرونی خەڵک بەرەو کوێ ئەڕوا یان گەشتوتە کوێ ئەوە هەست ئەکەین کە بە شێوەیەکی زۆر زۆر ترسناگەتوانین بڵین بەداخەوە نەخۆشی خەمۆکیەکان نەخۆشیە دەرونیەکان بە شێوەیەکی گشتی بە تایبەتی خەمۆکی و حاڵەتە دەرونیەکان بە شێوەیەکی ترسناک بەربڵاو بڵاو بوونەتەوە زۆر بوون بەڕادەیەک زۆر بووە کە زەنگی مەترسی لێ دەرێت لە هەموو شوێنێکەوە بەڕادەیەک زۆر بووە کە وترێ دوای ئەم کۆرۆنا ئێمە لەوانێت سونامیەک لە نەخۆشی دەرونی ڕووکاتە بەشەریەت لە وەسواسی قەهریتەوە لە خەمۆکیتەوە لە قەلەقیتەوە لە جۆرەکانی تریەوە لەبەر ئەوە ئەو حاڵەتی کە ئێستا ئێمە دەرکی ئەەکەین و ئەو حاڵەتی کە ئێمە گوێمان لێتی و هەستی پێ ئەەکەین ئەوەیە کە بەرەو زۆربوونی نەخۆشە دەرونیەکان و بەرەو زۆربوونی حاڵەتە دەرونیەکانەوە دکتۆر زۆری ئەو نەخۆشیانی کە ئێستادا سەری هەڵداوە ئەتوانم بڵێن یەکەمین هۆکار چیە ئایا قەیرانی دارایی یاخود کێشە کۆمەڵایەتیەکانە کە زۆرێک لەو نەخۆشانە دەرونیانی کە لە ئێستادا هەیە بەڵێ پایابوونی نەخۆشی دەرونی و زیادکردنی ئەگەرێتەوە بۆ کۆمەڵی هۆکار یعنی لەوانەیە لە کۆمەلگایەکە هۆکارەکە لەوانەیە قەیرانی دارایی بێ لە کۆمەلگایەکی ترا مەسەرەن بۆ نمونە قەیرانی داراییان نییە بەڵام تەکنۆلۆژیا بەڵام پەرش و بڵاوبوونی خێزانەکان بەڵام گوێنەگرتنی مناڵەکانە بۆ دایک و باوکیان بەڵام ینی بەو شێوەیە لە کۆمەلگایەکی ترا فول کۆمەلگاکە بۆ بە کۆمەلگایەکی مادی ئەساسیاتی پەیوەندیەکان و بنەمای پەیوەندیەکانی کەسەکان لەسەر ئەو بنەما ئینسانی کە جاران بنیاد ئەنرا لەسەری نەماوە ئێستا هەموو بۆ بە بنەمایەکی مادی لەسەر حسابی ڕبح و خەسارە پەیوەندی لە بینی کەسەکان و پەیوەندی لە بینی خێزانەکان و پەیوەندی لە بینی شارەکان و کۆمەلگاکان دروست بووە ئەمە وای کردووە کە حاڵەتە دەرونیەکان زیاب بکە و تەشەنە بکە و بەرەو زیابوون بڕوا بەس بە تەنها بریتینە لە کێشەی مادی لە نەبوونی مەعاش لە مەسەرەن بۆ نمونە نەبوونی خواردنی باش ئەوانە چکە زمانێ بووە خەڵکەکان نیو ئەوە نەیات و بتوان بڵم یەک لەسەر 10 ئێستا
ژیانیان خۆش نەبووە زیندەگیان نەبووە مەعاشیان نەبووە پارەیان نەبووە خواردنیان نەبووە جلوبەرگیان نەبووە یەک لەسەر نەکدا یەک لەسەر یەک لەسەر هەزاری ئێستا بەڵام زۆر خۆش ژیاون ئەساسەکە بریتە لە ئەو چاوچنۆکی و لە ئەو نەبوونی قەنەعەتەیە بریتینە لەوەی کە تۆ مەعاشەکە چۆن وەرەگریت بریتینە لەوەی کە چنێکت هەیە لە ماڵەوە بریتینە لەوەی کە قەنەفەکەت چۆنە تەلەڤیزیۆنەکەت چۆنە مۆبایلەکەت چ ڕەنگیەکە و چ مارکەیەکە ئایا چەنە تۆ ڕازیت بەو ژیانەی خۆت کە هەتە چەنە قەنەعەتت هەیە ئەمە ئەوە کاتێک کە تۆ هەست ئەەکەیت یعنی ئەو چاوچنۆکیە و هەیە و ئەو کەمی قەنەعەتە و هەیە ئەمە بۆ دروست بێ ئەمە وا ئەکات لەوەی کە بەرەو شوێنی تر و ئاقاری تر بڕە بەڵام نەخۆشی دەرونی ئەگە بە شێوەیەکی گشتی بازیگین بەس تەنها بریتینە لە ژینگەمان چۆنە کەسایەتی کەسەکان هەڵگیری چ جیناتێکن ئەمانە هەمووی دەور ئەبینێ لە چ خێزانی شەپەروەردە بوون ینی کۆمەڵی هۆکارمان هەیە دکتۆر ئێوە کاتێک کە کەسێکی نەخۆش سەردانی ئێوە دەکات بە هەندێک ئەسبابەوە ڕوبڕووی دەبنەوە تا ئەو کاتێک کە هۆکارەکەی پیا بکەن بزان بۆچی ڕوبڕووی ئەم گرفتە بووەتەوە ئەمەی کێسە لە کۆمەلگەی ئەمە یادەگوزارێ بۆ نمونە بابایەک هەیە دەڵێ کرێکاریم دەست ناکەوێت لە بەرەوەی کۆرۆنایە لەو لاوە بێ موچەیە لەو لاوە بێ کەسابەتیە ینی 1001 گرفتی کۆمەڵایەتی و ئابووری و ئەمنی و سیاسی کۆمەلگا دێنێ دەیسەپێنێ بەسەر خۆیان ڕەنگە ئەمە هۆکار بێ بۆی کە تووشی نەخۆشیەکی دەرونی ببێ ئایا دەکرێت تاک ئەمانە بکات ئەسباب بەسەر خۆیەوە بۆی کە ئیدی خۆی ڕوبەڕووی ئەم گرفت نەخۆشیە دەرونیانە بکاتەوە بەڵێ جوانە پرسیارەکەت ئەمانی کە باست کرد کۆمەڵی ئەسبابن لە سەروی ئەم ئەسبابانەوە هەیە مەسەرەن ئێمە بۆ نمونە ئەم ئەسبابانەی کە باست کرد ڕوبەڕووی منیش ئەبێتەوە ڕوبەڕووی تۆژە بێتەوە بۆ لە منە ئەبێ بە خەمۆکی بۆ لە توانە ئەبێ بە خەمۆکی من کێشەکە ئەگەڕێنمە بۆ من لە چه خێزانێک و هاتوومەتە دەر پێش ئەوەش هەڵگری چ سیفاتێکم و کیمیایی مێشکم چۆن پێکاتەوە بۆ کەسێکیت ئەڵێ بۆ نمونە تووشی خەمۆکی بۆ لە ئەنجامی مردنی باوکیەوە یا لە ئەنجامیەوەی کە قەرزارە باشە ئەگەر هەر کەسێ باوکی بمرێت و تووشی خەمۆکی بێ خۆ ئەبێ هەمووی تووشی خەمۆکی بێ هەر کەسێک کە قەرزار بێت و تووشی خەمۆکی بێ ئەبێ هەموو عالم تووشی خەمۆکی بێ یان نیوەی ئەم شارە تووشی خەمۆکی بێ نە مەرجنی هەر کەسێک کە قەرزارە یان ڕووداوێک بەسەریایەت وەنیە بتەوێت و نەتەوێت کاریگەری دەرونی جێهێڵێت بەڵام نایکا بە نەخۆشی لە کیا ئەیکا بە نەخۆشی لە ئەو کەسانی کە خۆیان هەڵگری سیفەتەکەن یان پەروەردەی خێزانیان بە شێوەیەک بۆ ببێتە پاڵنەر بوو بێت بە پاڵنەر بۆ ئەوەی کە تووشی خەمۆکیەکە ببێت تێگەی ببێتە پاڵنەر ینی بۆ ئەوەی ڕوونتر بێڵین ئەمانە هۆکارن کە باست کردن بەڵام ئەگەر کەسێک خۆی هەڵگری سیفەتەکە نەبێت باشە خاڵوانی مەسەرەن مامەکانی مەسەرەن باپیرە گەورەی ئەم سیفەتەی تیابۆ و نقلی کردووە بۆ ئەم بە بۆنەی ئەم کێشە کۆمەڵایەتەوە یا ئەم کێشە مادەی کە باست کرد یا ئەم نەبوونی ئیشەوە سیفەتەکە ئەتەقێتەوە و خەمۆکیەکەی تیا دەرەکەوێت بەم شێوەیە بەڵام کەسێکی کەش لەوانەیە بە هەمان شێوە با بێنە سەر ڕووەکەی تری کە ئەمەیان پشگیری بۆ چوونەکەی تۆەکە کەسێکی کەش بە هەمان شێوە هەڵگیری سیفەتی خەمۆکیە یا هەڵگیری سیفەتی قەلەقیە ئەوش عینەنشت لە باپیرە گەورەیەوە بۆی ماوەتەوە بە هەمان شێوە بەڵام نەبوونیەکە نەهاتۆ بەسەریا سیفەتەکە هەر بە شاراوەی ئەمێنێتەوە دەرناکەوێت سەیرەکەی بۆ نمونە پورێکی یان خاڵی یا مامێکی تووشی خەمۆکیە بێ بەس ئەم توش نابێ ئەمیش هەمان سیفەتی ئەوی هەڵگرتووە بەس ئەم چواردەورەکە یارمەتی دەرە هاوکارە ئەسبابێک نەبووە کە ئەم سیفەتە دەرخە بەو شێوەیە خەم ینی نەخۆشە دەرونەکان بەو شێوەیە دەرەکەوت دکتۆر چۆن بزانین ئەم سیفەتەی ئێستا بۆ لە منە هەیە ئیلا تاوس لە حزەی نەتەقێتەوە نازانی بەڵێ جوانە کەسێتی هەڵبەتە شتێکی زۆر معقەتە یعنی بۆ ئەی بزانین کەسێتی شخصیت پێرسناڵەتی کەسێک چ سفەتێکی هەیە و چ شئینێکی فەحسێک نییە تێستێک نییە بە خوێن بۆی بکەین بڵێن ئەم فەحسی خوێنە بەسەن ئەم مادەی تایە خوێنەکەی ئەو مادەی تریتیان نییە باشە
کۆمەڵێک نیشانەمان هەیە و کۆمەڵێک پرسیارمان هەیە لەوانەیە کۆمەڵی ئازمایشی تریش هەیە مەسەرەن لەوانە کە کۆمەڵی فحوساتی تر هەیە لەوانە کە بۆ نمونە ئەشعەی سەرمان هەیە پێکهاتەی کیمیایی مێشکمان هەیە ئەمانە هەموو یارمەتی دەرن بەڵام ئەمانە لە مەراکیزی زۆر پێشکەوت و متتەویرە ئەکرێن ئەم فحسانە بۆ ئیبزاین ئەم کەسە پێکاتی مێشکی چۆنە گیرفانەکانی ناومێشکی چۆنن پێکاتی کیمیایی ناومێشکی چۆنە ئەمە بۆ هەموو کەس ناکرێت کۆمەڵی پرسیارمان هەیە ئێمە ئەزانین کۆمەڵی شتمان هەیە مەسەن بۆ نمونە فلان عائیلە خەمۆکیان تایە یان نەخۆشی دەرونیان تایە باشە ئەم کەسەش کە لەو عائیلەیە هەڵگری سیفەتەکانیەتی ئیتر مەرجنی بیزەبت شیزۆفرینیا بێ مەرجنی بیزەبت خەمۆکی بێ قەلەقی بێ وەسواسی بێت ئاڵوودەبوون بێت یەکێک لە سیفەتەکانی تایە ئەمیش بە هەمان شێوەی ئەو ئەندامانی تری ئەو عائیلە هەڵگیری ئەم سیفەتەیە زۆر باش کاک دکتۆر بێهیوابوونی تاکێک یاخود بێ ئومێدبوونی تا چەند کاریگەری دەبێت لەسەر دەوروبێت تا چەند کاریگەری دەبێت لەسەر کۆمەلگا بۆ من لە شوێنێکە دادانیشێ بەردەوام قسەی بێهیوایی دەکات قسەی بێئومێدی دەکات ئایا ئەمە دەبێتەوەی کە کۆمەلگایەک یاخود کەسانێکی دیکە لەگەڵ خۆیان تووشی بێهیوایی بکات بێهیوایی و ڕەشبینی دوانەیەکن زۆربەی وەخت بەیەکۆن کەسانێک هەیە مەرج نییە نەخۆشی دەرونیان هەبێت دائیمەن ڕەشبینن تێگەی ینی خەڵکێک هەیە لە هەشتاکانە کە وەکو باسەکرێت فەرحانی و هەرزانی و ئەوە بووە کیلۆی نسک لە 100 فلسەوە بۆ بە 105 فلسی چوەتە سەر ئتر هەموو دنیای لێ هاتووەتە یەکتری و نیسک گران بوو 5 فلسی چوەتە سەر و بە زەرفی خۆتە و کاتی خۆی کە ئەچوی بۆ بازار زەرف دەکڕی خواردنێک دەکرێت بۆ زەرف یا زەمبیلەیەک لەگەڵ خۆتا ببەرداوەکو ئێستان بوو ئەم کەسە خۆی هەر لە خۆیان هەڵگری ئەو سیفەتەیە باشە خەڵکانێک هەن ڕەشبینن بێهیوان لە ژیانە دائیمەن لایەنە سەلبیەکانی لایەنە نەگەتیڤەکانی شتەکانە بینن کاتێک کە تۆ لە ماڵتا مەسەلەن لە شوێنێکە بە ئەو پڕی تەواضوع ئەوە پەرداخی ئاوی بۆ ئەبەی ئەوە نابینێ کە تۆ پەرداخی ئاو بۆ بردووە هەڵساویت و تەمەنە 50 ساڵە و 100 کیلۆ وەزنتە و شان و شەوکەتێکت هەیە و ئاوێکت بۆ بردووە لە باتی ئەوی بڵێ سوپاس ئەڵێ خۆ ئەم پەرداخە نیوەی خاڵیە پڕپڕ نییە ئەو نیوە خاڵیە ئەبینێ لە ژیانە لە بری ئەوەی نیوە پڕەکە ببینێت دائما وا بیرەکاتۆ لە بری ئەوەی بیر لەوە کاتۆ کە ئەم لەشێکی ساغی هەیە بیر لەوە کاتۆ کە بێوەیە بێ موشکیلەیە بیر لەوە کاتۆ کە ماڵ و مناڵەکە عینەن شت مەسەرەن زیندەگیان هەیە و ژیانێکی خۆشیان هەیە و مەسەرەن نەخۆشیێکی درێژخایانی خراپیان نییە و بیر لە ئەمانە ئەم نیعمەتانە بکاتۆ کە خوای گەورە پێیاوە بیر لە ئەو شتانی تر ئەکاتەوە کە ئەمنیەتی و خەڵکی تر هەیەی لە بری ئەوەی بیر لەوە بکاتەوە ئەو شتانی کە ئەم هەیە و خەڵکی تر نیەتی تێگەی ئەم شێوازە لە بیرکردنەوە ئینسانەکان بەرەو ڕەشبینی و ئینسانیش کە ڕەشبین بوو لە ژیانە تووشی بێهیوایی ئەبێت طبیعی ئەمە سکوێنسێکە ئەمە سلسلەیەکە بە دوای یەکە ئەڕوا سەری لە کێوە دەرەچێت سەری لە پەیابوونی نەخۆشی خەمۆکیەوە دەرەچێت سەری لە حەز لە مردنەوە دەرەچێت سەری لە بیرکردنەوە لە مردنەوە سەری لە خۆکشتنەوە بە تاکید چارەسەری هەیە ئەمانە چارەسەری ئەمانە بەوە نیە حەبێکی بیتێ بەو نیە دەرمانی بیتێ چارەسەری ئەمانە بڕێکی بەڕانەهێنانەوەی لەسەر ئەوەی کە جارێکە چۆن بیر بکاتەوە بە عیلاجی سلوکی معریفی ئەبێتە چۆن بیر ئەکاتەوە لە ژیان چۆن بیر ئەکاتەوە لە خۆی چۆن بیر ئەکاتەوە لە چواردەوری تۆ دێی سلسلەی بیرکردنەوەکانی بۆ ڕێیەکەیتەوە ئەو وێنانەی کە لە مێشکە شێواون بۆی ڕێیەکەیتەوە وێنەکان مەسەرەن بۆ نمونە دائیمەن ئەو دنیا بە ڕەش و سپی ئەبینێت تۆ دەی ئەڵێ نەخێر دنیا ڕەش و سپی نییە دنیا لە 105 سپیە لە 105 ڕەشە مەدە 90 دنیا خۆڵەمێشیە لە 90 دنیا لە 90 ژیان تێگەی تۆ دەی ئەمەی بۆ ڕێکەکەیتەوە بەس ئەو نەخێر یا ڕەش یا سپی لە ساسەی ژیانی کردو بەمە ئەمە غاڵەتە ئەبێ ڕێک هەموو چەمکەکانی ژیان ئەبەم شێوەن هیچی 100% سپی نییە هیچی 100% ڕەش نییە 5 بە 5 90 خۆڵەمێشی
تۆ ئەمەی بۆ ڕێەکەیتەوە، ئەم بینیشەی بۆ ڕێەکەیتەوە، ئەم نەزرەی بۆ ڕێەکەیتەوە کە ئەم نەزرەوە ڕێکەوتەوە ڕێکردەوە بۆی بە ئاسانی ئەتوانێت هەڵسوکەوتی ئەو کەسە ئەگۆڕێت، مامەڵەکردنی ئەو کەسە، تێڕوانینی ئەو کەسە ئەگۆڕێ بە چواردەوری خۆی. کە تێڕوانینی کەسەکە گۆڕا بۆ چواردەوری خۆی، دوای ئەوە بیرکردنەوە، دوای ئەوە هەستەکانی مەسەرەن دائیمەن هەستێکی دائیمەن کە دەموچاوی ئەبینیت هەستێکی بێتاقەت ڕەخنەگرانە، وەکو ئەمڕۆ هەر کەسێکە بینی بە چاوێکی ڕەخنەوە سەیری هەل لە خواگیانەوە سەیرەکە هەتا سەرعەرز هەتا پووشێک بە چاوی ڕەخنەوە سەیری هەموو شتێکە. ئەمە سەقافەتێک وای کردووە لە ئێمە بەداخەوە. ئەمە تەکنەلۆجیا و ئەمە ئەم فەیسبوک و ئینتەرنێت و بەزم و ڕەزمە لەوانەیە ئاسانکاری کرد بێ بۆمان، بەڵام بڕێکی زۆری کەوتۆتە سەر ئەو ئیعلامەی کە ئەم وڵاتە بەڕێوە بە، ئەو ڕاگەیاندنە ئەم وڵاتە بەڕێوە بە وای کردووە لە خەڵکەکان هەمووی ڕەخنەگرن، هەمووی یا ئیمما ڕەش یا ئیمما سپی بەو شێوە سەیری شتەکانەکەن، وایان کردووە لە تاکەکان قەچتی چاک مەبینێت، دائیمەن ڕەخنە بگرە، دائیمەن ئەزانی تۆ چ قوڕێک ئەگریتەوە بۆ ئەم خەڵکە بۆ داهاتوی ئەم خەڵکە کەوا ئەەکەی لە ئەم خەڵکە بە چاوێکی ڕەخنەوە سەیری هەموو شتێ بکە. زۆر باشەکە ئێستا بۆی کە بزانین بێهیوایەکە لە چیەوە سەرچاوە ئەگرێت، ئەم نەخۆشی دەرکرد دوجار بێهیوایەکەش تووشی نەخۆشی دەرونی دەکا، ئایا هەمووی پێیوەستە بە لایەنە پەیوەندیدارەکان وەکو دابینکردنی ژیان، فەرهەمکردنی ژیان بۆ خەڵک، یا زۆر جاڕەیە کەسێک لە ڕووی ژیانی شەوە ژیانی تەواو فەراهەم بێ هایلاف بژی بەڵام سیر دەکەی گرفتێکی کۆمەڵایەتیەکەی دەوروبەری کە ڕەنگە پێیوەست نەبێ بە دەرەوەی خێزانەکەی خۆی ڕوبەڕووی گرفتی دەرونی بکاتەوە. ئێمە یەکەم هۆکاری بێهیوایی و ڕەشبینیمان گەڕانەوە بۆ کەسایەتی کەسەکان، سیفەتەکە ئەو ماڵەی کە تۆ تایە پەروەردە ئەبیت، ئەو ژنگەی کە تۆ تایە پەروەردە ئەبیت. نمونەی نیسکەکەم هێنایەوە کە 5 فلسی چۆسەر هەموو ڕەشبینانە مامەڵی لەگەڵ شتەکان کرد و سەری دنیای لێ هاتەیەک نسکی هەرمەی خۆ ئەگەر بێتە سەر ئەوە، بەڵام لە لای ئەو نە چۆنە بێشتیوە. یەکەم کاریگەری کەسایەتی هەڵگری چ سفەتێک ئەم کەسە لە ناو خێزانێکە پەروەردە بۆ ڕەشبینانە مامەڵە لەگەڵ شتەکانەکەن، یان بە شێوەیەکی وەکو چۆن لە سادە و ساکار مامەڵە لەگەڵ شتەکانەکەن، هەموو شتێک وەزنی تایبەتی خۆی ئەیەنێ، نە زیاد لە حەد وەزنی ئاياتێ، زەڕەبینێکی بەدەستۆ نییە شتەکان گەورە بکە و سیفەتی مەگنیفیکیشنیە بێ، سیفەتی گەورەکردنی کێشەکانیە بێ، کێچە بکا بەگایەک لە خۆی یان لە چواردەوری خۆی یان لە خێزانەکەی خۆی. نەخێر، تۆرە ئەم زەڕەبینەی لە دەست وەرگرە و هیوا فێری ئەوە بە کە بە شێوەیەکی گەشببینانە مامەڵە لەگەڵ ژیانە بکە زۆر بە ئاسانی. کەواتە یەکەم هۆکار کەسایەتی، دووەم هۆکار خێزانە، سێم هۆکار کۆمەلگایە. هەنێک کۆمەلگا هەیە ئەندامانی ڕەشبین دروستەکات، ئەندامانی بێهیوا دروستەکات. یعنی مەسەرەن بۆ نمونە باسیکەی ژیانی ئیمڕۆمان لە چاو ژیانی 2013 زەمانە کۆرۆنا نەبوو، یەکی دووسێ مەعاشی هەبوو لە ماڵەوە بۆ خۆی دانیشت و کار و بار هەبوو، هەموو عالەم و چواردەوەرمان بە تایبەتی چاوی لەسەرمان بۆ ئەوە نەخۆشە ژیان. لەو وەختەشە ئێمە هەر خەریکی دروستکردنی کۆمەلگایەکی بێهیوا ڕەشبین مزاهرەمانە کرد، دنیامان نابوو یەکتری خەڵکی تر ینی کە ئێمە لە دوورۆ سەیری وەزەکەمان کە ئەم خەڵکە لە هیچی کەم نیە بۆ هاکات. باشە لە بری ئەوەی باتینە گەشببینیمان بڵاو کردایەتەوە ئەو بێهیواییەی کە ئەمان چرپان بەگوێی خەڵکەکە لامان بردا، ئێمە ئاتین ڕەشببینیمان بڵاوە کردو بێهیواییمان بڵاوە کردەوە قیاسەن بە ئەو کاتە. دەوەرە بزانە ئێستا چۆن پێکەنینمان بە ئەو کاتی خۆمانیت. باشە دڵنیا بە لە ئیمڕۆژ زۆر خراپتر، ڕۆژگارێکی زۆر خراپتر هەیە. کەواتە با ئیمڕۆوانە زانین ئەمە ئەو پەڕی شتەکانە، ئەو پەڕی خراپیە، ئەو پەڕی نەهامەتی و نەکبەتیە، نە وانە وا بیر نەکەینەوە، دائیمەن لە ئیمڕۆژ خراپتر هەیە. وا سەیری ژیان نەکەین کە بەس تەنها ئەمڕۆیە، وا سەیری ژیان نەکەین کە بەس تەنها پێگاتوە لە ئەم سەعاتێک کە تیاینی. نەخێر، ژیان
زۆر سەعاتی تر و ڕۆژی تر و مانگی تر و ساڵی تری تایە باشە وا بیر نەکەینەوە کە وەختێک کە نەبوو نەدار و بێ ئەمن و ئاسایش و زوڵممان لێکراوە بزانین کە بەس تەنها ئیتر ئەو لەحزەیە و تەواو نەخێر ڕۆژگاری زۆر زیاتری لە دوایە ئێمە لە زەمانێک و لە کاتێکە مەسەرەن ژیاوین یعنی زۆر لەم ڕۆژگارە سەختتر بەڵام ئەلحەمدولیلا خوای دەروون خێری لە کردوونەتەوە ئەبە شێوە مامەڵە بکەین لە پشت زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر دانیا سعدی دکتۆرا لە نەخۆشی دەرونیەکان سپاس کە ئەمیانی بەرنامەکان